سڵاتان لەبێ بەڕێزان بەرگەی ڕۆژنامانیتان پێشکەش دەکەم گرنگترین مانشێت و هەواڵی ئەمڕۆی میدیاکانی گیانتان بۆ دەخەمە ڕوو لە دیدارێکیدا لەگەڵ CNN تۆنی بلێر سەرۆکوەزیرانی پێشووی بەریتانیا ڕایگەیاندووە ئێمە هێشتا لەگەڵ ئازاری جەنگەکانی عێراق و ئەفغانستان دەژین. بەڵام تۆنی بلێر دەڵێت ناکرێت بەهۆی ئەو ئازارەوە توانە وزەی خۆمان لەدەست بدەین. بلێر ڕایگەیان هەست بە تەحەدایەکی زۆر دەکەم و ئازار دەچێژم لەبارەی ئەو ئەزموونەی لە دوای 11 سێپتەمبەرەوە بەسەرماندا هاتووە کێکێک بوو لە خراپترین کردەوە تیرۆریستیەکان لە جیهاندا بەوتەی خۆی. بەوتەی تۆنی بلێر ئەو هێرشە بەر لە هەر هێرش و دەستێوەردانێکی دەرەکی ئەنجام درراوە. بلێر دەڵێت پێویستە نەک تەنها لە عێراق و ئەفغانستان بەڵکو ئەزمون لە سووریا و لیبیاش وەربگرین. لە دەیلی سەباحی تورکیش بڵاو کراوەتەوە ئادام سزوبین کە بەرپرسێکی باڵای خەزیانی ئەمریکای ڕایگەیاند داعش مانگانە بای 40 ملیۆن دلار داهاتی دەست دەکەوێت لە ڕێگەی فرۆشتنی نەوت بە حکوومەتەکەی بەشار ئەسەد. سزوبین دەڵێت داعش نەوت بە ڕژێمی ئەسەد دەفرۆشێت. سزوبین کە جێگیری سکرتێری دەستگای هەواڵگری دارایی و تیرۆریزمە لە خەزیانی ئەمریکا ڕایگەیاندووە داعش لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە بە شێوەیەکی قاچاغ تا ئێستا 500 ملیۆن دلاری دەستکەوتەوە بەهۆی تاڵانکردنی بانکەکانی عێراق و سووریاش تا ئێستا 1 ملیۆن دلاری 1 ملیارد دلاری پەیدا کردووە. لە وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکیش بڵاو کراوەتەوە ئافرەتانی سعودیە بۆ یەکەم جار ڕۆژی شەممە لە هەڵبژاردننی ئەنجومەنی شارەوانەکاندا دەنگ دەدەن. سەلما ئەلڕاشید کە بۆ گروپی کۆمەلگای ئەلنەهزە کار دەکات ڕایگەیاندووە ئەوە یەکەم هەنگاو دەبێت دەستپێکیش دەبێت بۆ ئێمە بۆ ئەوەی ببینە هاوڵاتی چالاک. ڕەخنەگران لەو باوەڕدان کە ئەو هەڵبژاردنە زۆر کاریگەری لەسەر دۆخی ئافرەتان نابێت لە سعودیا. بەڵام زۆرێک لە دەنگدەرانی ئافرەت لەو باوەڕدان کە دەنگدانیان گۆڕانکاریشی گەورەیە لە مێژووی ئەو شانشینەدا. بۆ ئەم هەڵبژاردنە 980 کاندیدی ئافرەت هەن لە کۆی 6900 کاندید هێشتا لە سعودیا ئافرەتان ناتوانن بەبێ ڕەزامەندی وەلی ئەمرەکان بچنە زانکۆ یاخود گەشت بۆ دەرەوەی وڵات بکەن. بەرگەی ڕۆژنامانیم پێشکەشکردن کاتێکی خۆش.